فستیڤاڵی هونەری شێوەکاری لە سەرجەم قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەیەکان کە ئەمڕۆ دەستپێکی کردنەوەی فستیڤاڵەکەیە بە ئامادەبوونی چەندین مامۆستا چەندین خوێندکار لە قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەکان بەشداریان کردووە بە چەندین تابلۆ کە تابلۆکان زیاتر هەمووی لە هونەری شێوەکاریە هەموو تابلۆکان لە هونەری شێوەکاریە خۆی ئەبینێتەوە. جا لەم بەشی پرۆگرامە میوانێکم لەگەڵایە کە بەڕێزیان و سەرپەرشتیاریەکی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژئاوا لەگەڵمان نابێت. مامۆستا بەکر عومەر بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. مامۆستا بەکر ئەگەر بێیتە لای من سڵاو لێ بێدەم کاتت باش بێت. زۆر سپاس. بۆ جارێکی تر فستیڤاڵی هونەری شێوەکاری لە قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەیەکان بەڕێوە دەچێت. بە شێوازێکی گشتی لە زاری خۆتەوە پێمان بڵێ ئامانجی ئەم فستیڤاڵە چی بوو، چۆن کارتان کرد لەسەر ئەم فستیڤاڵە؟ زۆر بەخێر بێن. بێگومان ئێمە لە زنجیرەی کار و چالاکیەکانی یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگەکانی ڕۆژاوای سلێمانی دەستمان کردوێتەوە بە کار و چالاکیەکانمان. ئەمڕۆ وەکو یەکەم گروپ لە هۆڵی مامۆستا ویلیەم یوحەنا لەو فستیڤاڵەدا بەشداریمان کردووە. بێگومان ئێمە موقعی جغرافی سنووری سلێمانیمان کردووە بە چەند گروپێکەوە. لەم هۆڵە 4 گروپ ئەکرێتەوە، 2 گروپی 1 تا 6، گروپی 7 و 8 و 9 بنەڕەتیەکان و گروپی 4م گروپی ئامادەیەکان، دواتریش گروپی دۆڵەڕوت و بەکرەجە و ڕاپەڕین و بازیان و تاسڵ و جە و تەیناڵ و هەتا سنووریکانی شەیتان. ئێمە بە پێی موقعی جغرافی لە نزیکترین ناوەندی خۆیانە ئەم جۆرە فستیڤاڵانیان بۆ ئەنجامەدەین کە هەمووی ئیشی مناڵە و مامۆسای هونەر سەرپەرشتی ئەکا و دیزاین و جوانکاری بۆ ئەکات. من بە خۆشحاڵیەوە شتێکی زۆر جوان و گەشە بینم لە ئیشەکانیانە، زۆرترینیان ئیشی مناڵە بەڕاستی. ئەتوانم بڵێم لەم فستیڤاڵی ئەم ساڵا بە پێی ئەو 9 گروپەی ئێمە دامان ناوە بە دەیان هەزار مناڵ بەشداری ئەکەن لە هونەری شێوەکاریدا. من چاوی یەک بەیکان ماجەکەم دەستخۆشی لە مامۆستایانی هونەرەکەم، سوپاسی بەڕێوەبەرەکانیانەکەم گەر هاوکاری مامۆستایانی هونەر بن. ئێمەش ئەم فستیڤاڵە بێگومان وە تەواو فستیڤاڵەکانی تر هەڵسەنگاندنەکەین بۆ مامۆستایانی هونەر نەک بۆ مناڵ و خوێندکارەکان قوتابیەکان. ئێمە هیچ تەقیمی ئەوان ناکەین چونکە ئەوان هەمویان ئیشەکانیان پڕە لە ڕازگۆیی و جوانی و پاکی، بەس ئێمە تەقیمی مامۆسای هونەرەکەین کە چۆن ئیشەکەی دیزاین کردەوە هەڵی واسیوە لە داهاتووشە نەتیجەیان بۆ ئەنێرینەوە ئەو مامۆستای پلی سەرکەوتوو بێنە لە ئیش و کارەکانە. ئێمە ئەتوانین ڕێز و سپاسی بۆ بکەین، بڕوانامەیەکی ڕێزلێنانی بۆ بکەین، دەستخۆشییان لێ بکەین، ئیشەکانمان ئاوە ئەڕۆ دواترش فستیڤاڵەکانی ترمان دەست پێکەینەوە. سپاس بۆ تۆ مامۆستاییان بە هیوای کاری بەردەوامی فستیڤاڵی جوانتر بۆ ئێوەی بەڕێز. زۆر سپاس. جا ئەوەی کە لێرە ئەبینێت وەکو مامۆستا بەکر ئاماژەی پێکرد کە هەموو کارەکان تایبەتن بە تەواوی خوێندکارە خۆشەویستەکان لە قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەیەکان کە لێرە توانیویانە بە چەندین تابلۆی زۆر زۆر جوان بە چەندین کاری زۆر زۆر جوان کە هەمووی گوزارشە لەو تەمەنی خۆیان کە بە شێوازێکی گشتی لێرەیە ڕنگدانەوەی هەیە و لێرەیە دەبینرێت. بۆی پێم خۆشە ئێستا یەکێک لە مامۆستا خۆشەویستەکان وەرگرم کە لێرە وەکو سەرپەرشتیاری وەکو سەرپەرشتیاری یەکێک لە خوێندنگاکان و مامۆستاشە لە یەکێک لە خوێندنگاکان. سڵاو لێبێت ئەم کاتەوە باش بێت. با لەوە دەست پێ بکەین چۆن ئەم فستیڤاڵە هەندانێکی باشە بێت بۆ ئێوەی مامۆستا کە بتوانن بە گەڕوتینێکی باشتر هانی خوێندکارەکانتان بن بۆ هونەری شێوەکاری. لە ڕاستیە ئەمە هەندانێکی باشە لەبەرەوەی هەموو ساڵێک لە پێشانگای ساڵانەی قوتابخانەکانە چی لێ بەژاری پێکردنی قوتابخانەکانە. لێرەشە ئەو وانانەی تەلەبە ئەی خوێنێ قوتابیان ئەی خوێنێ ئەیان کەین بە بابەت و بۆ نمونە کۆکردنەوەیان بۆکەین و ئیتاڕیان بۆکەین و لە چوارچەوەیەکی جوانە بۆیان نمایشەکەین. و دواتریش هەندانێکی تر ئەوەیە ئەو وێنانی کە ئەمێنێتەوە دیسان لە خوێندنگەکەی خۆیانە دیسان بۆیان کۆکەینەوە بۆیان نمایشەکەینەوە تاوەکو ببێتە هەندانێکی باش و پەرپێدانی چێژی هونەری لای خوێندکار. لای تابلۆکانەوە کە ئەمەی کە کراوە زیاتر بە گزارشتی خۆیان خوێندکارەکان هەستی خۆیان بۆ با بڵنگرتنی ئەو قەڵەمەی کە ئەتوانن چۆن وێنای بابەتێک بکەن لە زێر و بیری خۆهۆش و خۆیانە چۆن کاری ئەزای چۆنە خۆی هەموو مناڵێک حەزی لە هونەرە حەز بە هونەرەکە. لەبەر ئەوە تۆ بۆ نمونە کە بابەتێکی لا باسەکەی
ئەو خەیاڵی خۆی ئیش پێکاکو تاوەکو لەو بابەتەیە وێنەی ئەوە بکە گزارشتی لێو بکە کە تۆ لەگەڵیا باسیەکەی هەڵبەتە ئێمە لێرەیە کارمان ئەوە بێ بۆن منە هاندانی مناڵەکە بکەین تاوەکو حتا لە ڕێکردنەوە یا لە گزارشکردنی ئەو وێنەی کە ئیخاتە سەر وەرەقەیەک ئەجا بەپێی بابەتەکانە گۆڕێ و بەپێی حاڵەتەکانی هەر خوێندکارێک بۆ خۆی گۆڕێ بۆ گزارشکردن لە وێنەکەی. زۆر سپاس بەهیوای کاری بەردەوامی و بەهیوای بەردەوامی لەگەڵ خوێندکاراندا بەڵێ ئەوەی جێگەی خۆشبەختیە مامۆستایان لێرە ئامادەن لەبەر ئەوەی هاوکارێکی گرنگی خوێندکارانن لەو تەمەنەی کە بوونمونە خوێندکار ئەچێتە با بڵێن قوتابخانە وانەی هونەریش بەشێکە لەو وانانەی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئەوەی کە لە داهاتوو ئەگەر هەر حەز و خولیایەکی هەبوو وەکەوەی کە ئەیبێنن ئەمە بەدەست و پەنجە ڕەنگینەکانی خوێندکاران کە کێشراوە ئەمە گزارشە لەوەی کە خوێندکار هەست و ناخی خۆی بۆ هونەری شێوەکاری کە ئەمە وا ئەگەێنێت کە حەزێکی باشی هەیە بۆ هونەری شێوەکاری و ئەمەش بە پاڵپشتی تەواوی مامۆستایان و با بڵێن بەڕێوبەری پەروەردەی ڕۆژئاوا کە لێرە بەڕێوە دەچێت پێم خۆشە پێشەوەی بچمە لای مامۆستای بە ئەم خوێندکارە خۆشەویستە وەرگرم کا کەمال لەگەڵم بێ چۆنی کوڕی جوان باشی؟ باش. بە چ وێنەیەک بەشداریت کردو و چه هەستێکت هەیە کە حەزت لە هونەری شێوەکاری؟ حەزم لەوێنەیە حەزم لەوێنەی زیاتر ئەمانە خۆم کردومە حەزما لەمانەیە. چوو کە لە قوتابخانەی لە پۆلی چۆن بووی؟ 5. دەست خۆش ئافەرم لە وانەکانی خۆتە وانەی هونەریش وەکو هەروانەیەکی تر بە گرنگیەوە بۆن منە ڕۆژانە لەگەڵ مامۆستاکان تا بەردەوامی ئەی بە هونەری شێوەکاری وەکو هەروانەیەکی تر حەزت لە موانێشە؟ بە زۆرتر ئەموانەیەم زیاتر حەز لێ. مامۆستاکان تا چەند هاوکاری دەکەن لە هونەری شێوەکاریە؟ مامۆستاکانمان هەموو جارێک هەموو ڕسمێکمان بۆ ئەو کێژنەڵێن ئێوە ژەوە بکێش. گرنگی فیستیڤالەکان بە باشی بینی کە بوون لەگەڵ مناڵەکانی هاوڕێتە وێنەکانی یەکتر ببینن؟ بەڵێ. خۆش بە مامۆستای ئەم قوتابخانەی وەرگرین قوتابخانەی سەرکەوتن سڵاو لێبێت زۆر سپاس بۆ تۆ ئێستا لە خوێندکارەکەی قوتابخانەکەی خۆتم پرسی حەزێکی باشی هەیە بۆ هونەری شێوەکاری ئەمە بە پاڵپشتی و گرنگی بۆ نمونە مامۆستایانە لە خوێندنگاکانە تۆ بەرکەوتنت چۆنە لە ئەم فیستیڤاڵانەیە لەگەڵ مامۆستاکانی ترە بەرکەوتنت لەگەڵ خوێندکارەکانە چۆنە بە هونەری شێوەکاری؟ وڵا شتێکی زۆر باشە من زیاتر خۆشم چکە خولیامەیە و حەزم زۆر لێتی ساڵانە ئیشتیراکمان کردووە بەڵام ئەم 2 ساڵەی پێشوونە بێت بە بۆنەی ڤایرۆسەکەەوە هەموو ساڵە ئیشتیراکمان کردو و بەریەکەوتنێکی باشمان هەیە لەگەڵ مامۆستاکانە و ئاڵ و گۆڕکردنی فکر و ئسلوبەکان و دەرکەوتنی ئیشەکان و ئەوە هەمووی زۆر سوودی زۆرە. ئەم ساڵ فیستیڤالەکە تابلۆکان لە چیا خۆیە بینێتەوە؟ زیاتر بێجگە لە زەخرەفە ئەوانە زیاتر ئەم ڤایرۆس و چۆنێتی مامەڵەکردن و دەمامک و دەشتن و ئەم شێوانی زیاتر چیا بوو جیاوازتر بوو گونجاندنی ڕەنگەکانیش بۆ تابلۆ بەڵێ گونجاندنیشی ئەلوانەکانیان یعنی مناڵ باشتر بووە زۆر لە بەهۆنی لە یوتیوبی سێرەکەن خۆم داتەشۆیان بۆ هەڵەکەم پێیجەکانیان پێ ئەڵم سێریکەن ئەوە زۆر هینی هەیە سوودی زیاترە گیانەکەم. ژیانەکەکانت مەمنون زۆر سپاس پێم خۆشە زۆرترین بەژار بوو لێوە وەرگرم کە بابزانین مامۆستایان کە لێرە پاڵپشێکی تەواوی خوێندکارانن چۆن لەگەڵ یانە بەردەوامێن سڵاوتان لێ بێتم کاتتان باش بێت مامۆستایان سڵاو لێ بێت زۆر سپاس چاوکەم وتەی تۆ چیە لەسەر ئەم فیستیڤاڵە؟ پێشەکی بەخێر بێن ئەم فیستیڤاڵە تەبعاً هەموو ساڵێک ئەم فیستیڤاڵە ناکرێت پاری لە دەرچێ بەوەی نەخۆشی کۆرۆناوە نەکرا بەڵام ئەمە تەبعاً ئەم فیستیڤاڵ شتێکی باشە بۆ قوتابیەکان لە قوتابخانەکانە بکرێت ئیتر بۆ زیاتر جوڵانی مێشکی قوتابیە زیاتر ئەو شتانی کە حەزیان لێتی هەرێک و حەزی لە بابەتێکە هەرێک و حەزی لە شتێکە ئەی خاتە سەر ئەو وەرەقەیە کە لە مشکیاتی بە تایبەتی وانی هونەر لە هەموو شوێنێک حەزی تایبەتی خۆی هەیە یعنی تەلەبەکان زیاتر حەزیان لێتی لەبەر شتێکە چۆن ئەڵێ ها ڕەنی تایە و خۆشی تایە